سڵاتان لێبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و خۆشی. خۆشەویستان، من زارا مەحمودی خوشحاڵم جارێکی دیکە دەمەوە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری کە لەم بەرنمەیەدا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری وتوێژێک دەبن سەبارەت بە ڕۆڵی ژنانی کۆمەڵە لە کوردستانی ئێران لە شۆڕشی 1357 هەتاوی تا بزوتنەوەی ژن ژیان ئازادی لەگەڵ بەڕێسەلام قادری ئەندامی کومێتەی ناوەندی کۆمەڵە. دوای شۆڕشی 1357 هەتاوی کوردستانی ئێران بوو بە یەکێک لە گرنگترین مەدانەکانی چالاکی حزبی و خەباتی کۆمەڵایەتی. لەناو ئەم بارودۆخەدا بەشداری ژنان لە ڕێکخراوی کۆمەڵە سەرنجی زۆری ڕاکێشام. ئەمڕۆ هەڵ دەدەین بە چاوی میژووی و ڕەخنەگرانە ڕۆڵی ئەو ژنانە لە گۆڕانکاریەکانی کۆمەلگای کوردستان و کاریگەری ئەو ڕۆڵە لەسەر پێگەی ژنان لەگەڵ بەڕێسەلام قادری تاوتوێ بکەین. سڵاوت لێبێ بەڕێسەلام، زۆر سپاس بۆ بەشداری دەم بەرنمەیە. سڵاو هاوڕێزارەی خۆشەویست، سڵاو لە جەنابت و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. من سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی ڕۆژی پێشمەرگی کۆمەڵە لە هەموو هاوڕێیان و لە هەموو خەڵکی کوردستان بکەم. زۆر سپاس کاک سەلام. چی بوون ئەو هۆکارە سەرەکیانە کە وای کرد ژنان پەیوەندی بە کۆمەڵەوە بکەن؟ بەڵێ بۆ وەڵامدانەوە بۆ پرسیارەوە دەبێ بگەڕێنەوە بۆ بارودۆخی ئەو کاتەی کوردستان. ئەو کاتە کوردستان لە ژێر کاریگەری ڕوتێکی تازە سەر هەڵدا و کە ڕوتی کۆمەڵە بوو. ئەم ڕوتە خۆی ڕنگدانەوە و تیشکێک بوو لە ڕوتێکی جیهانی پێشکەوتن خوازانە لە ڕوتێکی کۆمۆنیستی لە ئاستی جیهاندا کە کۆڵەکەیەکی سەرەکی ئەو ڕوتە کۆمۆنیستیە لە ئاستی جیهاندا و پێشتری ساڵانی زۆر پێشتر کە شۆڕشی ئۆکتۆبر کرابوو بۆ یەکەمین جار ئەو ڕوتە بووە هۆکاری ئەوەی کە ژنان لە ئاستی وەزارەت و ئەوانە بەشداری ژیانی کۆمەڵایەتی بن. دیارە لە کوردستانیش پێشتر شۆڕشی مەلا مستەفای بەرزانی کرابوو و ئەو شۆڕشە بەداخەوە شکستی خواردبوو بە خەڵک لە ناومێدیەکە دەژیان و بۆ هەموو لایەک پرسیار بوو کە هۆکارەکانی ئەو سەرنەکەوتنە چی بوو و کۆمەلگای کوردستان ئەم جارە لە ڕۆژهەڵات لە دەماودەمی شۆڕشی ئێراندا خەریک بوو بە جۆرێکی تر ڕێگای ڕزگاری ئەزمون دەکرد و لە ڕوانگەیەکی ترەوە کە ئەم جارەی تر ڕوانگەیەکی ناسیۆنالیستی نەبوو، لە ڕوانگەیەکی شۆڕشگەڕانە و کۆمۆنیستیەوە بوو و ئەو ڕوانگەیە یەکێک لە ئەساسەکانی ئەوە بوو کە ژنان لەو بارودۆخە کە هەن کە تا ئەو کات لە کوردستان و لە ئاستی ئێرانیش ژنان هێشتا بەشداری ژیانی کۆمەڵایەتی نەبوون، لە بازاڕی کار بە و ئاستا ژنان بەشدار نەبوون لە زیاتر لە ئەرکی ماڵ و ئەوانە وەرە تونند و تویژی خێزانی و لە ژێر کاریگەری سیستەمی پیاسەداریە بوون. بەڵام ئەو ڕوانگەی کە چەپەکان دایانهێنا ئەوە بوو کە ژنان لە ئاستی پیاواندا لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتیا ببن و ڕێز و کەرامەتیان وەکو پیاوان ڕاگیراو بێ. جا لێرە کە دەڵێن ڕێز و کەرامەتیان وەکو پیاوە ڕاگیراو بێت، لێرە دەگەین بە دوو مۆزوعی تر کە خودی پیاوانیش لێ بێبەری نەبوون. یەکێک پیاوان وەکو کرێکار، خەڵکی کرێکار و زەحمەتکەش ستەمیان تەجروبا کرد لە کوردستان، هەتا پیاوانیش وەکو کوردێک ستەمینەتەوەیان تەجروبا کرد کە ژنانیش بێبەری نەبوون لەو دوو جۆرێتیش لە ستەم. ئەوە وای دەکرد ڕوتێک کە ئەو دوو جۆرە لە ستەم کە پێشتر ڕوتی ناسیۆنالیستی کوردی لە ڕوانگەی خۆیەوە تەنها مەسئلەی نەتەوایەتی بۆ مۆزوع بوو و مۆزوعی خەباتی نەتەوایەتی بوو، بەڵام ئەم جارە هەم خەباتی چینایەتی هەم خەبات بۆ ڕزگاری ژنان بوو بە مۆزوعێک کە ژنانی دوو جاری تر گرێدەدا بەم ڕۆتە تازەیەوە. زۆر سپاس هاوڕێسەلام. ئامادەبوونی ژنان لە ڕیزەکانی کۆمەڵەدا چه کاریگەرێکی هەبوو لە تێڕوانینی کۆمەلگای کوردستان بۆ پێگەوڕۆڵی ژنان؟ بەڵێ تا ئێستش ئەو کاریگەریە دەبینین. ئەسڵان کۆمەلگا بێ ژنان و بە ژنانەوە دوو جۆر لە ژیانی کۆمەڵایەتی دوو جۆر لە بەرەو پێشچوون یا بەرەو پێشنەچوون تەجروبە دەکات.
لە واقع ئەوەی کە کۆمەڵە بووە هۆی ئەوەی کە بەشێک لە وزەی کۆمەلگای کوردستان کە وەکو هەموو کۆمەلگایە ئەم بەشە گەورەیە لە وزە لە لای ژنانە ئەو بەشە لە وزە ڕزگار ببێت ئەو بەشە لە وزە بێت لە خزمەتی ژیانی کۆمەڵایەتی و لە خزمەتی شۆڕشا قەرار بگرێت ئەوە کارێکی کرد کە ژنان خۆیان جۆرێکی تر بۆ خۆیانیان ڕوانی کۆمەلگا جۆرێکی تر بۆ ژنانی ڕوانی کۆمەلگا کاتێک ژنانی پێشمەرگەی دەبینی من لە بیرمە لە یادەوەری هاوڕیانی ژنمانە کە باسیەکەن دەڵێن کە ئێمە سەرەتاکان ئەچوین بوویان باوەڕیان ناکرد کە ژنێک چەکی هەڵگرتووە کە قورسترین تا ئەو کاتە وا دەبینرا قورسترین بەشی خەباتە ینی تۆ چەک هەڵبگریت و سەنگەر بە سەنگەر و شەڕ لەگەڵ دوژمن بکەیت و ئەیانوت کە لە دیاتەکان پیان دەوتین ئێوە ژن نین ئێوە پیاون ینی ئەو تەسەورە ئەو هینە پیا و سالاریە هێشتا ئەوەی بۆ هەزم ناکرا کە ژنان دەتوانن لە بەرسین ئاستا بەشداری بن و هەرەوە کارێکی کرد کە ئەو ڕچەیە کەشکا ڕوانگەی کۆمەلگای کوردستان ئەساسەن ینی تۆ هەتا ئیمڕۆ لە کوردستان ئەگەر ڕوتایەکی کۆنەپەرستی شان ڕوتی کۆمەڵایەتی من مەبەستمە یان وەرحاصل محافزەکاری سە بەو شێوێش ئەگەر بەو شێوێش هێرش نەکەین مانایین بەڵام هەتا ڕوتای محافزەکە لە کوردستان لە ژێر کاریگەری ئەو ڕوانگەیە کە کۆمەڵێت جێخستووە ئەمڕۆی تر ئەگەر بیانەوێ ڕوانینی کۆنەپەرستانی خۆیان بە نسبەتی ژن وەکو مەوجودێک ببینن کە تەنها ئەرکی ئەوەیە لە ناو ماڵ دابنیشێت تەنها ئەرکی ئەوەیە کە کاری ماڵ ڕاپەڕێنێ یان لە ژیانی بنەماڵەیە یا ئەو مافانەی کە پیاو هەیەی ئەگەر بۆ ژنیش قائل نەبین ئەو کەرامەتی ئەگەر پیاوەیەتی ئەگەر بۆ ژنیش قائل نەبین لە ژیانی کۆمەڵایەتی و بەشداری لە ژیانی کۆمەڵایەتی ئەگەر وانە بێ خودی ئەو ڕۆتانە لە ژێر کاریگەری و فشاری کۆمەڵا مەجبور بوون پاشەکشێکن لەو ڕوانگە کۆنەپەرستانەیە و لەو بوارەیە جۆرێکی تر لە محافزەکارمانەیە ینی من نەتوانم بڵم هەتا ئەمڕۆ ڕوتی مفتیزادە لە کوردستان و ناسیۆنالیستەکان کە پێشتر ڕوانینێکی پیا و سالارانە و لەژێر کاریگەری ئاینیان بوو بۆژن ئەوە گۆڕا ینی کۆمەڵا هەر ئەوە نەبوو کە تەنها ئەوەی کە خۆی کردی لە ڕیزەکانی خۆی یا ئەو ئاستی کە ئەو ژمارەیە لە ژنان کە بەشدار بوون قارەمانێتیان کردوانە بەڵکو کاریگەریەکیش بوو کە لەسەر هەموو دەوروبەر داینا ینی بەبێ کۆمەڵە ڕوتی محافزەکە لە کوردستان ئەیتوانی جۆرێکی تیژ بێت ڕوتی ناسیۆنالیستی ئەیتوانی لە کوردستان جۆرێکی تر بێ و لە نەتیجەیە ئەیتوانی کۆمەلگای کوردستان وەکو کۆمەلگاکانی دەوروبەر بۆ نمونە ئاین و ناسیۆنالیزم و هاتێکەڵ بێت کە ئێمە بارودۆخێک ببینین کە لە ئەفغانستان و لە پاکستان و ئەوانە بە نسبەتی ژنانەیە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ ئەیبینین ئێمە لە کوردستان کۆمەلگایەکی خاوەرمیانەیی کە ڕوانگە و ئستانداردەکانی ڕوانینی ژن بۆ خۆی بە کۆمەلگا بۆ ژن هە لە ئاستی وڵاتانی ئەوروپاییە. زۆر سپاس هاوڕێ سەلام. گرنگترین دەستکەوتەکانی ئامادەبوونی ژنان لە کۆمەڵە چی بوون؟ بەڕای من گرنگترین دەستکەوتی لە ئامارەکان واتوانین بیبینین ئەمڕۆ ژنان لە کوردستان ڕێژەی بەشداری ژنان لە خوێندن لە ئاستی باڵا لە پیاوان زۆرترە چەند دەرسەدێک لە پیاوان زۆرترە لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتیە ژنان بەشدارن ینی تۆ ئێستا بۆ نمونە ئەو خەباتە ژینگەیی کە ئەیبینی لە کوردستان بەشی زۆری ژنان تێدا بەشدارن لە هەموو بوارەکانی خەبات بزوتنەوەی معلەمین ئەبینی ئەدبینی ژنان بەشێکی حاشە هەڵنەگری و بزوتنەوەیان بزوتنەوەی ژینات بینی کە ئەساسەن بزوتنەوەی ژینا بزوتنەوەیەکی ژنانە بۆ بزوتنەوەیەک بوو کە لە کوردستانەوە سەرچاوی گەروە لە کوردستانەوە لە واقع بوو بە دەنگی شۆڕش لە ئێران بوو بە دەنگی گۆڕان لە ئێران بوو بە دەنگی گۆڕانکاری لە فەرهەنگ و لە ستەمکاری کۆماری ئیسلامی کە کۆڵەکەی ئەساسی و ستەمکاریە سەپاندنی حیجاب بوو لەسەر ژنان ئەبینی کۆمەلگای کوردستان بووە بزوێنەری
بزوێنەری بەشداری ژنان سەرکێشی ژنان ڕازی نەبوونی ژنان بە بارودۆخێک کە کۆماری ئیسلامی بەسەریان نادەی سەپاند هەروواکە ئەوە ئەو بەشداریە کە ئیتر پاشەکشەی پێناکرا لە بواری کۆمەڵایەتی و سیاسی بۆ هۆکاری ئەوەش کە لە ئاستی اعترازات و بەشداری لە خەباتی سنفی لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی ئەمڕۆ بینین کە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان تەنها ئەو هەنگاوە گەورەی کە کۆمەڵە هەڵیگرت ئەو ڕچە گەورەیە کە کۆمەڵە شکاندی و لە ئاستی جیهانیش کۆمونیستەکان شکاندبوویان کە ژنان وەکو کاراکتەری سیاسی ژنان وەکو کاراکتەری بەشدار لە خەبات و خۆڕاگری چەکداری و ئەوانە لە خەباتە بەشداری بکەن بەڵام ئێستایتر ئمڕۆ ئەو مەرزانەی تێپەڕاندووە ژناندا لە هەموو بوارێکە کە کەسی تر بەشداری تێدا دەکا لە هەموو بوارانە بەشدارن و هەر ئەوانە هۆکارێک بوو کە ژنانی کوردستان بوونە بزوێنەر و ڕابەری ئەو خەباتەی کە لە ئاستی ئێرانە و ژینا خۆی نمونەیەک بوو لەوە ژینا خۆی اتفاق نەبوو ڕێکەوت نەبوو ژینا نمونەیەک بوو لە دەرکەوتە و دەرهاوێشتەی ئەوەی کە کۆمەڵە لە کوردستان لە واقع هۆکاری بوو و من پێم وایە کۆمەڵە تەنها بوو بە کاتالیزۆر بوو بە پردێک کە ڕەوتی گەشەی کۆمەلگای کوردستان لە بواری خەباتی چینایەتی و لە بواری خەباتی ژنان لە ڕێگەی کۆمەڵەوە بکرێنی من ئەوە نامەوێت ئێستا ڕوانینێکی سێکتاریستی و بۆی بڕوانم بڵێم کە ئەگەر کۆمەڵە نەبوایە ممکن بوو ئەوە نەبێت چون پێم وایە ئەوە ڕەوتێک بوو لە گەشەی کۆمەلگایەک ڕەوتێک بوو لە ڕەوتی بەرەو پێشچوونی کۆمەلگایەک و ئەستە لە کوردستان ئەوە کۆمەڵە بوو بووە پردی ئەو گەشە بووە هۆکارێکە ئەو ئەبزارێکە ئەو گەشەیە بەرەو پێش بات. زۆر سپاس کاک سەلام. ژنانی ئەندامانی کۆمەڵە لەگەڵ چه جۆرە کێشە و ئاستەنگێک ڕوبەڕوو بوونەوە؟ لە ڕاستیە لەناو خودی کۆمەڵەیشە ینی هەموو کەسێک کە ملحق دەبوو بە کۆمەڵە چونکە تۆ ئەگەر ڕەوتێکی سکتی نخبەگەرابی کە کۆمەڵێک نخبە لە واقع هیدایەتت دەکەن تەبیعەتەن بچووکیش دەمێنیتەوە ینی ئێستا بینی مەسەڵەن کۆمەڵێک ڕەوت و بیر و بۆچوونی چەپ هەن لە کوردستانە کە لە واقع ئەوە نخبەگەرایانە و ئەوە بەس شێوەیەکی سکت و فەرقەی لە واقع لە کۆمونیزم تێدەگەن کە هەر خۆیان دەتوانن لە چوارچێوەی ئەو کۆمونیزمی کە هەیە بە ئیسلاح ژیانی سیاسی بکەن بەڵام ئەو کاتە کۆمەڵە ڕێکخراوێک بوو کە لە ژێر تیشکی بیر و بۆچوونی کۆمونیستی لە ژێر تیشکی زانستی کۆمونیستی ئەیویست کە جواب بداتەوە وەڵام بداتەوە بە مەسائلی کۆمەلگایەک ئەو وەڵامیش کە ئیداوە بە مەسائلی کۆمەلگایەک تۆ فەرزکە یەکێتی جوتیاران کە لە یەکەمین هەنگاوەکانی ڕەوتی کۆمەڵە بوو لە کوردستان خۆ ئەو جوتیارانە بەشی زۆریان هەل لەو خەڵکە ئاساییە بیر و بۆچوونی ئاینی بیر و بۆچوونی پیاوسالارانە خۆ تەنها شتێکە بە تەواوەتی زۆر لەسەری کۆبوون دژایەتیان لەگەل ئەو ستەمە بوو کە دەرەبەگەکان لەیەکردن و تەبیعەتەن ئەم وەختی ڕەوتێکی کۆمەڵایەتیت ئەو مەسائلەی کە لە ناو کۆمەلگایەکی شەیە دێتە ناو ڕێکخراوەکەی تویشۆ ممکنە لە ناو کۆمەڵەیشە ژنان لەگەل ئەو ڕوانینە پیاوسالارانە لە ناو کۆمەڵەیشە خەباتی سازمانی خۆیانیان کرد ڕەوتەکانی تر بۆ نمونە ڕەوتی حزبی دموکرات دواتریش کە مەسەلەی ناکۆکی و شەڕی ناوخۆیی بینی کۆمەڵە و حزبی دموکرات پێش هات یەکێک لەو شتانەی کە بۆ نمونە لێی تێناگەیشتن وەکو شکاندن وەکو تانە و تەحقیر و ئەوانە لە ناو خەڵک وەشت شتانی بوو کە دژ بە ژنان دەیان کرد و دەیانوێت و لە ناو خودی کۆمەلگای کوردستان مەلاکان و کۆماری ئیسلامی لە ڕێگەی ڕەوتی کۆنەپەرست لە کوردستان یەکێک لەو شتانەی کە دژ بە کۆمەڵە دیعاە و تەبلیغاتیان دەکرد لەسەر مەسائلی ژنان بوو و ژنان لەگەل مەوجێکی
گەورە لە دیعاە تەبلیغات و ژێرپرسیار بردن حتا لەباری ئەخلاقی و ئەوانەوە کردنی ژنان بە ئەبزارێک بۆ دژایەتی کە ئەساسەن دژایەتی خەباتە چینایەتێکە بوو ئەو خەباتە چینایەتێکە کۆمەڵە لە کوردستان بزوێنەری و شۆڕشی ئێران بە دەیان ڕێکخراوی گەورە و بچووکی چەپی تێدا بوو و شۆڕشی ئێران خۆی لە خۆیدا زاتەن شۆڕشێک بوو کە چەپەکان بزوێنەری بوون کە چەپەکان ئەسان هۆکاری بوون بەڵام دیارەکەوە باسێکی ترەکە بەرحاڵ ڕۆتی کۆنەپەرستیان ئیمپریالیستەکان زاڵ کرد بەسەر ئەو شۆڕشە و هەر ئەوە ئەو دژایەتی و دژایەتیەکە لەگەڵ ئەو بزوتنەوە گەورەی کە بەرژەوەندی سەرمایه‌دارەکان بەرژەوەندی دەسەڵاتدارانی لە کوردستانیش و لە ئێرانیش ئەخستە ژێرمەترسیەوە بۆ دیعاە و تەبلیغات ئەوەڵین تارگێتیان ئەوەڵین هەدەفیان ژنان بوون و ژنان دەبوو زیاتر لە پیاوان زیاتر لە هەموو ئەندامێکی کۆمەڵە کە دژ بە و مەوانعی کە بوو بەرامبەر بۆ بزوتنەوە پێشکەوتن خوازە نوێ چینایەتیە ئەوایە بەرامبەر بەو تەبلیغاتەیش بەکردەوە لە هەموو بوارەکانی ژیاندا خەبات بکەن. زۆر سپاس هاوڕێ سەلام بۆ ڕوونکردنەوەکەت. کام لەو دەستکەوتانە هەتا ئێستا لە کۆمەڵگای کوردستانە ماونەتەوە؟ بەڕای من گرنگترینیان ئەوەیە کە ئەساسەن بۆ مرۆڤ و بۆ ژنانیش گرنگترین دەستکەوتێک کە شۆڕشێک کە توانێ بیبێ شۆڕش فێری قەناعەت نەکردنمان دەکات. فێری ئەوەمان دەکات کە ئەو چارە نووسەی کە دەسەڵاتداران کە چینە سەردەستەکان کە ستەمکاران بۆ ئێمەی بە دیاری دێنن ئەوە چارە نووسی حاشا هەڵنەگر و بێ ڕێگە و چارە نییە ئەوە چارە نووسێکە کە ئێمە دەتوانین لی دەرباز بین و بڕوا بەخۆ بڕوا بە خەباتی کۆمەڵایەتی ئەساسی ترین شتێکە کە مرۆڤی شۆڕشگەر لە نەتیجەی بیرکردنەوەی شۆڕشگەرانە و لە نتیجەی بوونی ڕێکخراوی شۆڕشگەر بەدەستی دێنێ. بەڕای من ئەوەی کە لە کوردستان بەنسبەتی هەموو کوردستان و بەنسبەتی ژنانیش هەتا ئێستا هەیە ئەوەیە کە کوردستان بەشێکی قانع لە کۆمەڵگای ئێران نییە. ئەگەر بەشێکی قانع لە کۆمەڵگای ئێرانیش نییە بەشێکیش نییە کە بیەوێ ڕزگار بێ قینی لە ستەم ببێ هەست بە ستەم و ستەمکاری بکە ڕۆژانە لە ژیانی خۆی بەڵام نەزانێت ڕێگەی ڕزگاریش دەزانێت لە ڕێگەیەوەی کە ئەمڕۆ هەموو ژنێک لە کوردستان لە هەر بوارێک دەیەوێت ئیش بکات چ بواری سیاسی بێ چ بواری ئەزمونکردنی بەشداری کۆمەڵایەتی بێ چ لە بواری چالاکی فەرەنگی بێ چ لە بواری چالاکی ژینگەیی بێ سنفی بێ لە هەر بوارێک دەیەوێت کە بە دووی مافەکانی خۆیەوە بێت ئەوەڵین شت کە دەیزانێ ڕێکخراو بوونە و ئەزانێت کە ئەبێ قانع نەبێت دەکرێت دەستکەوت بەدەست بێنێ دەکرێت بەرامبەر بۆ ستەمە بوەستێتەوە و ئەشدانێت کە ئەگەر دەکرێت بەرامبەر بۆ ستەمە بوەستێتەوە ئەوەیە کە ڕێکخراوی هەبێ. بەڕای من ڕێکخراوبوونی ژنان لە بواری جۆرە و جۆر لە کوردستان و ئەو ئەزمون و ئەو دەرسێک کە گرتویانە کە لە هەر بوارێک کە دەیانەوێت بەرەو پێش بچن پەنا دەبەنە دروستکردنی ڕێکخراو و ئەوەی کە بۆیان مەسئلەکە فێمینیستی نییە بۆیان مەسئلەکە دژایەتی لەگەل پیاو نییە بەڵکو بۆیان بە هاوشانی لەگەل پیاوانی ستەم لێکرا و بە هاوشانی پیاوان لە ئەو بوارانەی کە هاوبیرن بۆ گۆڕان لە کۆمەڵگای کوردستان بۆ نمونە لە بواری ژینگە بوارێکە کە ژنان و پیاوان بەیەکەوە دەیکەن بۆ باشترکردنی ژینگەی ژنان و پیاوان و منداڵان و بەساڵات جوان و ئەبینی لە کوردستان لە خەباتی دژبەستەمینەتەوەی خەباتێک کە بە ژن و بە پیاو دەکرێت و هەروەها کەوتم لە دڵی ستەمینەتەوەی شاستەم لە ژنان خۆی شاردووەتەوە. لە خەباتی چینایەتیە ئەوەیە کە ئەساسەن خەباتی چینایەتی ئێمە بێ ڕزگار بوون لە سەرمایه‌داری ناتوانین ئەگەر زۆریش پێشکەوتن خواز بین یان ئەگەر هەر ئێستا بەیانی کۆمەڵە کوردستانی بەدەستەوە بێت ئەگەر سەرمایه‌داری حاکم بێت ئێمە وەکو ڕێکخراوێکی چەپ تەنها دەتوانین تۆزە برینەکان ساڕێژ بکەین بە دەرەجاتێک دەتوانین کاریگەریمان بێت چون هێشتا ئەو ستەمەی کە
ئەو ستەمەی کە لە باری چینایەتی و چینی سەرمایەدار بەسەر خەڵکیدا دەسەپێنێ ئەو ستەمە هێشتا حاکم دەبێت. بەڕای من ئەوەی کە تا ئێستا ئەبینی لە کۆمەلگای ئێراندا و لە کۆمەلگای کوردستاندا بە تایبەت و دەستکەوتی ئەو بەشداری ژنان ئەوەیە کە ژنان لە شۆڕشی ژینا بینیمان تەبیعەتەن ناتوانانی هەموویشی تەنها بەوە بگەڕێن تۆ، بەڵام تەبیعەتەن نەی ئەتوانی وابێت ئەو تەغیراتە نەسلیە دەوری هەبوو لە شکل و شێوەی ئەوەی کە ئەمڕۆڵێن نەسلێکی تازە کە نەسلێکە باوکو دایک جۆرێکی تر مناڵ سالاریە جۆرێکی تر هەڵسوکەوتی لەگەل کردووە، ئەوانە حتمما لە شوێنی خۆی گرنگە، بەڵام نەی ئەتوانی ئەو ئاستە لە ڕێکخرابوون، ئەو ئاستە لە هەماهەنگی، ئەو ئاستە لە لێزانی نەی ئەتوانی ژینا وەکو بەدەیان کارەسات دژ بە ژنان کراوە ئاوا بێدەنگ و خامۆش نەبێت و بێتە هۆکاری شۆڕشێک. بەڕای من ئەگەر ئەو ئەزمونە و ئەو تەجروبەیە نەبوایە و هەموو ئەکتێکی ژنان لە کوردستان بە شێوەی ڕێکخراو بەڕای من درێژەی ئەو مێژوەیە و لەو ئەکتە ڕێکخراوەیە دەتوانی تیشکی ئەو مێژوە ببینیتەوە. زۆر سپاس. بەڕای ئێوە چه پەیوەندیەک لە نێوان ئەزمموی ژنانی کۆمەڵە و بزوتنەوەی ژن ژیان ئازادی هەیە؟ وەکو ئەرزم کردن بزوتنەوەی ژن ژیان ئازادی ئەساسەن لەسەر چی بوو؟ ئێمە پێشتریش دیبوومان لە ئێران چەند مورد لە ئاستی ئێراندا ئیهانەکردن بە ژنان، گەشتەکانی ئێرشاد، تەحقیری ژنان، قشکێشین و کێشاندنی ژنان لە خیابانەکان بەدەیان مەورد و مۆزوعمان بینی لەو ساڵانەدا ئەوەی کە ژنانێک لە تاران ژنانی خیابانی ئەنقلاب دەچوون ئەکتێکیان دەکرد، مەسەلەن بۆ نمونە ڕووسەریەکیان دەکرد بە چڵێکدارەوە بەڵام فەورەندیان هێنانە خوارەوە و ئەبینی لەو بارودۆخەدا بوو کە ژینا لە تاران ئەو کارەساتەی بەسەر هات لەبەر حیجاب گیرا ولا زاهرن لە ڕێگەر کە دەیبن بۆ شوێنە زەد بوو شەتمێک دەبێ و دواتیش منجر دەبێ بە فەوتی مەزلومانەی ژینە. بەڵام ئەوەی کە گرنگ بوو ئەو بارودۆخە و ئەو بەستێنە و ئەو فەزایە کە تشکیلاتی ئەحزابی سیاسی لێبوو بە تایبەت تشکیلاتی کۆمەڵە دەوریان هەبوو بۆ مێژوو دەتوانن پێم وایە بنەماڵی ژینا بۆ خۆیان بۆ مێژوو شایدی ئەوەن کە بوونی کەسانی تشکیلاتی بوونی چالاکانی سیاسی لە دەوروبەریان کارێکی کرد کە هانیدان کە ئەم مەوزوعی ژینایش وەکو ئەوانەی تری بەسەر نێت. بەڕای من بینرا کە شۆڕشی ژینا لە ئاستی سیاسی، لە ئاستی کۆمەڵایەتی، لە ئاستی ئەیزانی چی دەوێت، ئەیزانی کە مەسئلەی ژینا لە هەموو شعارەکان لە هەموو شێوازی خەباتەکە کارێکی کرد کە هەموو کۆمەلگای ئێرانی لەرزان. بەڕای من ئەو ئاستە لە ڕێکخراوبوون کە جمهوری ئیسلامی یەک دەفعە شۆک کرد، جمهوری ئیسلامی یەک دەفعە شۆک کرد و ئێمە بە ساڵانێکی زۆرە لە ڕێگەی حزبی کۆمونیستی ئێران و پێشتریش کە ڕادیۆی دەنگی شۆڕشی ئێران هەر بەوە دەستی پێکردی بە دەنگی شۆڕشی ئێران لە کوردستانەوە دەبینێت. بەڕای من ئەوەی کە شۆڕشی ژینا ڕنگدانەوەی ڕابردووی ئێمە تێدا بوو، شۆڕشی ژینا تەبەلوری واقعی ئەوە بوو کە دەنگی شۆڕش بوو لە کوردستانەوە، دەنگی شۆڕشی ئێران بوو لە کوردستانەوە و لە شعارەکانیش دەرکەوت، ینی شۆڕشی ژینا ئەو بوارە کە یەکێک لە سێکۆڵەکەی ئەساسی مبارزەی ئێمەیە کە عەرزم کردن مبارزە چینایەتی، مبارزە بۆ ڕەفعی ستەمی نەتەوەیی و مبارزە بۆ ڕەفعی ستەم لەسەر ژنان. ئەبینی ئەو شۆڕشی ژینا کوردستانی وەکو مەکتەبێک، وەکو مەدرسەیەکی سیاست، وەکو مەدرسەیەکی ڕێکخراوە بوو کە شعاریان دەدا کوردستان چاوچرای ئێرە. بەڕای من باشترین ڕنگدانەوەی ئەو بوو کە تەواوی ئەو شعارەی کە ئێمە دەماندا، ئەو هۆکاری لە دروستکردنی حزبی کۆمونیستی ئێرانە، ئەو هەوڵ و تەلاشانەی کە بۆ پەیوەنددانی خەباتی
کۆمونیستەکان لە کوردستان بە خەباتی چینایەتی لە ئاستی سەراسەری و ئەوەی کە ئەمان ویست دەنگی شۆڕشەی بین لە ئێران لە کوردستانەوە بەڕای من شۆڕشی ژینا دقیقاً تەبەلوری ئەوە بوو شۆڕشی ژینا دقیقاً کوردستان کۆماری ئیسلامی لە بەردەم ئەو کابوسە قەراردا کە ئەتوانێ گۆشەیەکی ئێران ئەتوانێ کوردستانی شۆڕشگێر لە ئاستی ڕابەر و لە ئاستی پرۆژکتۆرێک بێکە تیشک ڕووناکی بخاتە سەر ڕوانگە و سەر کۆمەلگای ئێران و ڕێگە نیشاندەرێ بێ بە کۆمەلگای ئێران بەڕای من لە هەموو تەمەنی کۆماری ئیسلامیە هیچ وەختی شۆکێکی لەوە گەورەتی تەجروبە نەکرد ئەوە نیشان دەدا کە پتانسیێلێ کە خەباتی ژنان لە ناو کۆمەڵە هەیەی و پتانسیێلێ کە خەباتی ژنان لە کۆمەلگای کوردستان هەیەی چەند دەتوانێت لە پەیوەندی ئێمەش بە خەباتی سەراسەریە کاریگەر بێ و چەند دەتوانێت هەڵقەیەک بێت لە پەیوەندیدانی ئێمە بە خەباتی ژنان لە ئاستی سەراسەری و تەنانەت لە ئاستی جیهان. بەڵێ ئایانەوەی تازەی ژنانی کورد کاریگەری لە ئەزمموی نەوەکانی پێشووتر وەرگرتووە ئەگەر وەڵامەکەت ئەرەیە چۆن؟ بەڵێ 100% کاریگەری وەرگرتووە ینی تۆ ناتوانیت لە قسەیەکی زەربمەسلێکەیەکە ئەڵەن ئەگە مزگەوت بروخێ مەحرابەکەی هەرەمێنێ ینی نیشانەیەکی لێ ئەمێنێ ینی ئەگەر لە کوردستان وەکو ئێمە وەکو ڕاکراوێکی سیاسی کە بۆ دەورەیە بەشێ لە کوردستانیشمان بەدەستەوە بوو و بۆ دەورەیە مستەقیم و لە شارەکان لە جەریانی شۆڕشی ئێرانە کە حکوومەتی شا لاواز دەبێ و ڕوخێ و لە حکوومەتی تازەشتان نەیتوانێت دەست لەسەر کوردستانە بگرێ و ئێمە زۆربەی ئەو ڕیشە کۆمەڵایەتی لە کۆمەلگا توانیمان پەیدای بکەین هەر بەو دەورە لە ئەو ئازادیە نسبیە کە لە نەتیجێ و شۆڕشا دروست بوو هەمانە بەڵێ هیچ ڕووداوێکی دواتر و هیچ ئەزمونێکی ژنان لە کوردستان ناتوانێت نەی ئەتوانی بەو شکڵە بێکە کە ئێستا هەیە من لە بیرمە دایکی ژنێکی پێشمەرگە هاتبوو بۆ لای کچەکەی بۆ سەردانی کچەکەی وتی کە ئێمە لە ماڵەوەیش هەوڵمان دەدا و زۆرێک خەڵکی تر لە ناوچەکەی ئێمە هەوڵ دەدەن کە جۆرێک هەڵسو و کەوت لەگەڵ کچەکانیان بکەن بە ڕێز و بە کەرامەتی کچەکانیان لە حەز بکەن چون دەزانن کە ئەگەر ئەوە نەکەن دەنگێک هەیە تەلەڤیزیۆنێک هەیە ڕۆژانە کچەکانیان دەیبینن و وەکو ئەم کچەی من شوێنێک هەیە کە کچەکانیان بچن و لەوێ بە شوێن دەور و نەقشی خۆیانەوە بن و لەوێ ئەو کەرامەتە ئینسانی کە شایستەیان و لیان دریغ دەکرێت بۆ دوی بکەم بۆیە من پێم وایە کۆمەڵە بەو دلیلەی کە لە ئەو دەستپێکەوە تا ئێستا درێژەی هەبووە کاریگەری لەسەر کۆمەلگای کوردستان ینی ئێمە لە شوێنی کشا کە ڕاستە و خۆ نەبووین لە شارەکان بەڵام حزورمان تەداوممان بوونمان کارێکی کردووە هەمیشە چرایەکی گەشاوە هەبووە کە خەڵک زانیوێتی کە ئەگەر ستەم بکات لە ژنەکان شوێنێک هەیە کە ئەو ژنانە تێیدا و ئەوە هۆکارێک بووە بەڕای من کە ژنان لە کوردستان لە ئاستی بنەماڵە بە نسبەتی شوێنەکانی تری ئێرانەوە ینی ڕەوزەنەیەک بە ناوی ڕەوزەنەیەکیان هەبووە و لە هەموو هەڵسوکۆتی بنەماڵە لەسەر ژنان تەسیری بووە لە پەیوەندی بنەماڵە و ژنان لە کوردستان تەسیری بووە و تەبیعەتەن ئەوە کارێکی کردووە بەڵێ ئێمە ئەمڕۆ لە هەموو بوارێکەوە کە سەیری بکەی ئەوە دەبینین ینی تۆگەر سەیری ئامارەکانی خوێندن بکەی بەڵێ دەبینی ئەوەی کە ئەمڕۆ ژنان دەیکەن لە کوردستان ئیدامی لە واقع ئەوەی کە ژنان بەڕای من لە دانیشگایکەن چون ژنان لە کوردستانێک خەریکن ئەچنە دانیشگا بەو ئاستە لە کوردستانێک کە کۆڵبەری گەورەتی پەدیدەیەکی دیارەتیدا دیاردەیەکی دیارەتیدا لە کوردستانێک دەچنە دانیشگا بەو ئاستە کە ئاستی هەژاری بە نسبەتی زۆرێک لە پارێزگاکانی ئێران زۆرترە ئاستی دواخستنی ئابووری ئەو وڵاتە زۆرترە ینی بە جۆرێک ژنان بەشێک لەو ژنانە لە واقع پێشمەرگایەتی خوێندکارانە دەکەن ینی لە واقع بەچمە پروسکە و بە زەحمەت و دەرسە دەخوێنن ئەوە نییە تەسهیلاتێک بێ دەوڵەت و نەهادهای دەوڵەتی خستبێتی ئەختیاریان لە هەر بوارێک کە ئەبینی پێشکەوتنێک دەبینی
هەتا لە بواری مەسەلەن بزوتنەوەی معلمین کە من پەیوەندی دۆستانم لەگەڵ زۆری لە واڕیانە بوو کە لە بوارەدا بەشدار بوون نەوعی فشارێک بە ژنان دەهات زیاتر بوو لە زیندانەکان شکنجە و تەجاوزی کە بە ژنان دەکرا یعنی هەموو ئەو خەباتەی کە ئەستەیش هەیە هەموو ئەو بەشداریی کە ئەستی ژنان لە بواری جۆرە و جۆر دەیکەن هیچ کامێکی ئێستش ئاسان نییە بەڵام ئەوەی کە لەگەل هەموو سەختیەکانی لەگەل هەموو سەختیەکانی ژیانێکی خەباتکارانە ڕوانینێکی خەباتکارانە بۆچوونێکی خەباتکارانە وا دەکات کە بە هەموو سەختیەکانی و لە بواری جۆرە و جۆژنەکان بچنە بەرەوە من پێم وایە هەر درێژەدانی ئەو ڕوانگە پێشمەرگانەیە کە لە کوردستانە ژنان فێر بوون کە ئەشێ پێشمەرگ بیت بۆ ڕزگاری خۆت ئەشێ پێشمەرگوی بۆ پێشچوونی خۆت و ئێمە لە هەموو ئامارەکان لە هەموو هەڵس و کەوتەکان لە هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵایەتی کوردستان بەشداری ژنیاندا بەڵێ ئەوە دەبینین کە ئەو نەوەیە درێژەی خەباتەیە و ڕوندانەوەی ئەوە دەبینین بەڵێ. زۆر سپاس کاک سەلام. لە ڕوانگەی ئێوە گرنگترین میراتی ژنانی کۆمەڵە بۆ بزوتنەوەی ژنان لە کوردستانی ئێران چییە؟ بەڕای من گرنگترین میرات ئەوەیە کە ژنان نەک لە یەک بوارە نەک تەنیا لە ڕاستە و خۆ پێشمەرگە بووندا چۆن ئێمە لە هەموو لە کوردستاندا هەموو ئەوەی کە ئێمە ئەمان کرد کە ئێمە ئەڵین هەموو کۆمەڵە یعنی ئەگەر کچێکی کۆمەڵە هات و سەختیەکانی خەباتی تەحمل دەکرد لە خەباتی چەکداری ئەسیر دەبوو لە ژیانی تەشکیلاتی سیاسی و نهێنی دەگیرا شکنجە دەکرات لە بەردەمی مەترسی تەجاوز و هۆشتانە قەراری دەگەر پیاوانی شەروەهایە ئێمەمانان هەمومان هەمزەمان ئەمانزانی کە بەخواستە بە غێری خواستی خوان کە من پێم وایە بەخواستی خوان چونکە بنەماڵەکان ئەگەر بێن شتێک تەحقیرکەن شتێک بە کەم بزانن توش تەبیعەتەن ئەنگیزە و بۆ درێژەدان یا بۆ ئێدامەدانی ئەو کاران کەم دەبێتەوە لە کوردستان ئەو مەیلەی کە شۆڕشکێر بوون هەمیشە ئۆلگوو بووە کارێکی دەکرد کە بەخواستی خۆیان کۆمەلگا ژنان وەکو دایکیش ژنان وەکو دایکیش بە جۆرێک لە بەشدار بوون لە هەموو ئەو سەختی و لەحزە و هەوراز و فەراز و فرودانەی کە خەباتێک هەیبوو بەڕای من ئەوە وا دەکا کە تەنها ژنان تەنها لە ئەو شکر ئەو فۆرمەی بەشداریان لە خەباتی پێشمەرگانە نەبینین بەڵکو لە فۆرمی پشتیوانیشیان لە پیاوانی چالاک لە بوارە جۆرە و جۆرەکان و لە فۆرمی خۆڕاگەریشیان بەرامبەر بە کارەساتەکان یعنی من پێم وایە زوڵمە لەو دایکانەی کە بە ئەو خۆڕاگریە و بە خۆڕاگریان بەردەوام دوای کۆچی و دوای لە گیان بەختکردنی عزیزەکانیان بە خۆڕاگریە کە نیشانیان دەدا بەردەوام وزەیان دەبەخشیەوە بەو چالاکانەی کە هێشتا لە مەیدانەکە بوون و بەشداری ژنان لە خەبات دەبێت لە واقع بەرجەوەنێکی گەورەتر لەوەی ببینین کە تەنها ئەو ژنانە ببینین کە بەشدار بوون و تەنها لەو زاویەوە ئێمە ئەو حزورە ببینین. زۆر سپاس کاک سەلام. لە کۆتاییدا شتێک هەیە کامەرزان پێ نەکرد بێت؟ زۆر سپاس نا من پێم وایە هەموو شتانێکی دەبێت بۆ چێکوچە دەستیەوە هەوکارانتان خۆش بێت و سپاس بەرنامە. زۆر سپاس کاک سەلام دەستت خۆش بێ بۆ ڕوونکردنەوەکانت سپاس کە بەشدار بوویت لە بەرنامەکەمان. بەڵێ عزیزان و خۆشەویستانی بینەر زۆر سپاس کە بینەر و بیسەرمان بوون تا هەفتەی داهاتوو ماڵاوە.